بەناوی خۆی بەخشنەی میرەوان ئەزیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پامی تۆ بە ئێوەی ئازوو خۆشەویستەکەمەوە لە قەزای دەرمەنی خانی باسی ڕۆڵی ڕاگەیان دەکەین لەسەر کۆمەلگەی کوردی لە خەڵکە پرسین ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە ئایا ڕێژەی تاوان بەهۆی ئەو درامایانەوە زیادی کردووە دەپرسین ئایا ئەو درامایانە کە پەخشەکرێن لەگەڵ کۆمەلگەی کوردیە گونجێت بۆچی هەندێک لە کەناڵەکان درامای تورکی پەخشەکەن لەگەڵ عادات و تەقالیدی ئەمە گونجێت ئەمانە لە خەڵکە پرسین ئێوەش بینەرما بن بزانین خەڵک چیمان پێڵێ ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە یعنی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی یعنی ئەو شتانە چێ بەڵام کە سەری ئەو درامایەکە فێرە بێ ئێمە خرات گەلامێکی باش لەمانی بە خراپمان کرد باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ وەڵاهی سوز و قانجا زێگیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجانج چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییات بوو دەزا مناڵی 14-15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یە تەماشت بۆ دووبارەگاتوو ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژین ئێمە حەق نییە و فلیمانە لێدەن جاروە ساعت فلیمەکە نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەیانی سێرەوە هەندێک کەناڵمان هەیە کۆمەڵێک دراما پەخشەکەن ئەو درامایانە بە تایبەتی دراما تورکیەکان تا چەند لەگەڵ کۆمەلگەی ئێمە گونجێت بەڕاستی و درامایانەی کە ئێستا پێشکەشەکرێت لە تیڤەکانی ئێمەوە چەند کەناڵێک هەیە بە تایبەتی خەڵک خۆی ئەزانێ حەز ناکەم ناوی بەرم هیچ کاتێک شایستن نیە یعنی دانیشی تو سەیریکەی لەبەرەوەی هیچ سوودێکی نییە جگەل لەوەی کە مناڵەکانمان یعنی خەزانەکانمان لە فەسادی و دوو لە ڕووی ئەمە باشیش نیە لەسەر شاشی تەلەڤیزیۆن بێ ئەخلاقی زیاتر هیچ سوودێکی لێ وەرناگرن باشە ئەمەنج ئەو کەناڵانە چێ لە پەخشکردنی ئەو درامایانە بۆچی ئەوانە پەخشەکەن کە لەگەڵ کۆمەلگەی ئێمەش ناگونجێت وڵی ئامانجی ئەوانە جۆرە تاکتیکێک و جۆرە فەنێکی خۆیانە یعنی ئەیانەوێت شعبی کوردی هەڵگەڕێنەوە بە بارێکی کەیە یعنی ئەیانەوێت لە ڕێگەی ئەو درامانەوە کەلتوری کورتی لە ناو ببن ئەو دراما کوردیانەی کە جاران پێشکەشەکرا ئێستا پێشکەشێکی لەوە چێ متابعەیەکی وای نەبێت ئەو گەنجانەی کە تازە پێگەشتون ئێستا ئەو دراما کوردیانەی بۆ لێ بدە یعنی سەیری بکەن ئەسڵەن بڕوان ناکەم هیچ حەزێکیان بۆی هەبێت تۆکو هاوڵاتیەک ڕاگەان تا چەندێک کاریگەری لەسەر تۆ هەبوو ئەوەنە کاریگەری بۆ لە سەرمانتەوە عەقڵی تێکداوی باشە هەندێک کەناڵمان هەیە درامای تورکی پەخشەکەن ئەو درامایانە تا چەند کاریگەریان لەسەر خەڵک داناوە یان کێشیان بۆ خەڵک دروست وڵای ئەگەر ئەوانە کێشە و گرفتەکانی خەڵک بە پێشخەن و بخەنە بەرچاوی خەڵک و ئەوش لە بەرچاویانە نەختێک کاتە ئاسانکاریە بەس بە هیچی تیا بەسەر ئەی ئەو فلیمە تورکیانی پەخشەکرێ کاراسانی بۆ خەڵکەکە ئەو فلیمە تورکارێنە وڵا هەمووی فەزاتی خستۆتە ناوی عالەم و لێی دانیشتووە بڕۆ فەحەتی دەی بۆچی کەناڵی کوردی ئەو ئیشەیە کات ئەگەر قەرارە خراپ فاسدن بۆیە ئەیخەنە سەری خۆیان فاسدن ئەوان شۆکۆیان فاسد بوونە پێوێ لەبرات ئەگەر هەر خۆی چاک بێت و خراپ نەبێ بۆ کەناڵی خۆی لێ نادا بۆ تورکی و بۆ فلیمی ڕوتەخاتەبانی بۆەوەی کە بێ ئەخلاق بێ دەی بۆ لە جیاتی ئەوە درامایەکی باش پەخش ناکەن کە لەگەڵ کولتور و عادەتی ئێمە بگونجێت بەس درامایە گەین کە لەگەڵ ئێمە هیچ ناکەن ئاخر دەی بۆیە کاکە نایخەنە سەری ئەوانێکەوە لەبەرەوەی ئێمە خرات گەلامێکی باش لەمانی بێ خراپمان کرد بەکو ئەوانەمان پێ بڵن کەوا خۆیان ئەزانێ چۆنی باش ئێوەران کە لە ماڵەوە دانیشی سەیری فلیمەکەی جاروە ساعت فلیمەکە نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەیانی سێرەوە باشە ئەو فلیمانە کە سەیریانەکەی چی فێرە بیلیانەوە هیچ هەر بۆ خۆش سەیر دەکەم جاروە شەڕ شیاتیان سەیری شەڕشەکەم شەوە کە شەڕیتیا بێ تۆ سەیری شەڕەکانەکەی چیت پێڵێن یان دوایی کاریگەری لەسەر تۆ بێ ینی پێت خۆشە ئاوە شەڕ پیشانەدا پێم خۆش بۆچی حەزەکەی سەیری فلیمی شەڕ بکەیت ئەی تااقت نیە لە ماڵە بچ
شان شسمە دەرو جاری وایە باشە ئەی بۆ سەیری فیلمی کە ناکە ینی بۆ منە بەس سەیری فیلمە شەڕەکانەکەی ئەی ئەوانە خۆش باشە سەیری چ جۆرە فیلمیەکەی سەری فیلمە تورکیەکانەکەی هەموو چی تایە ئەو فیلمانە جارە شەڕ و چیاتە شەڕ و چی تریشی تایە ڕۆڵی ڕاگەاندنی کوردی لەسەر کۆمەلگە تا ئێستا چۆن بوو بەڕاستی شتێکی باشە ئەگەر بەردەوام بێ شتێ باشترە بەڵام هەمیشە لە ناو خەڵکا بن باشترە بۆ پرسیار و بۆ کاری ڕۆژانەی خەڵکی باشە ڕۆڵی ئەو درامایانی کە پەخشەکرێت بە تایبەتی دراما تورکیەکان لە هەندێک کەناڵەوە تا چەندێک کاریگەری سلبی لەسەر خەڵک داناوە بەڕاستی ئەم تورکیانە شتێکی زۆر نەماقوڵن باڵێنی لەبەرەوەی وا کرۆ لە کۆمەڵگای کوردی هەموو شتەکان بۆ شێوازی کە خۆیان ئەیانەوێت لە دراماکانە ڕەنگی داوەتەوە باشە ئامانجی ئەو کەناڵانە چێ یان بۆ من لە شوێنی ئەو درامە تورکیانە بۆ درامایەکی کوردی بەرهەم ناهێنن بۆ شتێک بەرهەم نایەن کە لەگەڵ ئێمە بگونجێت ئامانجیان چی ئەو درامانە پەخشەکە بەڕاستی هەموو ئەم درامانە کە ئێمە ئەیبینین و کە هەندێک جار من وەکو خۆم تۆزێک سیرێکم ئەوش بۆ نەکە بڵێن چۆن بێت هەمویان لە ڕاستیە شتێکن کە بڵێن بۆ تعلیقدان و بۆ شکاندنی کووردە زیاتر وانەیە زۆرێک لە ئۆکتەرانەی کە لەو درامایانەوە ئێمە بە پاڵەوان سەیرانەکەین و سۆزمان لەوانە بۆیان بجوڵێت بینیمان لە شەڕی ئەفرینە زۆربیان پشتگیری وڵاتەکەیانە کرد بەڵام زۆرێک لە ئێمەش پێشتر وەکو پاڵەوانێک وەکو سۆزێک بۆمان بۆ کەسانە هەمان بۆ باشە ئێمە چی بکەین بۆی ئەم درامایانە کەمتر کاریگەری سلبیان هەبێ یان چی بکەین بۆی بتوانین ئەم درامایانە کاریگەری سلبیان لەسەر ئێمە نەبێت بەڕاستی باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ ئێمە بۆ ئەبێ سەری درامای تورکی بکەین با سەری درامای کوردی بکەین یاخو با سەری درامای ئێرانیەکان بکەین بەڕاستی ئەو درامانە زۆر معقول بوو مەسەڵەن درامای ئێرانی شتێکی زۆر معقول بوو ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە ینی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی ینیش ئەو شتانە چێ بەڵام کە سەری ئەو درامایەکە فێرە بێ ئێمە خرات گەلامێکی باش لەمانی بە خراپمان کرد باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ وەڵاهی سوز و قانجا زەگیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجان چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییات بوو دەزا مناڵی 15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یە تەماشت بۆ دووبارەگاتوو ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژین ئێمە حەق نییە و فلیمانە لێدەن جاری وایە ساعت فیلمێکان نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەیانی سێرە وەڵی من هیچ باوەڕم پێی نییە و باوەڕش بەینیش ناگەم و سێ درامایش هەر ناگەم ئەو دراما تورکیانە کە پەخشەکرێ پێت وایە قازانجی بۆ میلەتی ئێمە هەیە ناوەڵا قانجاز هیچ نییە جگە لە زەرر ئەنواع و ئەشکال فعلی قۆڕی لێ فێر دەبن ئەی بۆچی ئەو کەناڵە کوردیانە درامای تورکی پەخشەکەن وەڵاهی بۆ منەڵی ئەمەوە ڕێی تۆ بزانم وەکو هاوڵاتی وەڵاهی نازانم بڵێم چی پێت وایە ئامانجیان چییە وەڵهای ئامانجیان سەقەتکردنی میلەتە هیچی باشی تیانێ تا فێر بن لێوە داواکاری چییە؟ وەڵا داواکاریم هەیە حل لە هەر هەموو کەناڵەکانە فیلمە تورکیانە بن بڕێ هەر نەمێنی سڵاو لێ حەزەکەم ڕێی تۆ بزانم لەسەر ڕۆڵی ڕاگەیاندن و کەناڵەکانی ڕاگەیاندن لە پەخشکردنی دراما تورکیەکان ئایا تا چەند سوود و قازانجێن بێم بۆ تا چەند زەرەریانە وەڵاهی سوز و قانجا زەگیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجان ئەو دوو لە ڕێوە بەرەڵای بێخلاقی لەم شارایە هەمەوە وە و دراما تورکیانەوە بۆنی ئەم دراما تورکیانەوە هەرەمی بڵاو بۆ تۆ ناو دەربەنی خان بەناو هەموو شارە بە هەموو کوردستانیشە باشە دەی بۆچی کەناڵە کوردیەکان درامای تورکی لەو شێوازەمان بۆ پەخشەکەن ئەو کەناڵە کوردیانەوە بەستم کەناڵە کوردەکانی خۆمان لە جیاتیوی درامایەکی باشیان کوردی بەرهەم بێنن لە شوێنی ئەوە درامایەکی تورکی بۆ شێوازە کە تۆ باس کرد ئەومان پیشانە بن ئەومان بۆ پەخشەکەن کۆمەلگا خۆمان درامای کوردیشی تیانە ماوە
هیچ ئەکتەرێکی وای تیانە کە درامایە بک بتوانێت فلیمێ دەرکە یا شتی ئیشێ بک بۆ شارەکە یا بۆ شوێنەکەی. داواکاری چییە؟ پێت باشە کەناڵانە چی بکەن؟ داواکاریمان ئەوەیە کە ئەم کەناڵانە ئەم فلیمانە ڕاگرنەوە فلیمانە لاون و لە هەمی باشترە. چی پەخشکەن لە شوێنیەوە؟ لە شوێنەوە فلیمێکی کۆری پەخشکەن یا فلیمێکی شوێنێتی پەخشکەن لە تورکی نەبێ. ئەو فلیمە تورکیانە لەگەڵ عادات و تەقالیدی ئەمە گونجێت ناگونجێت نەوەڵا هیچ کاتێ ناگونجۆ نەگونجاوە. ڕۆڵی کەناڵک ڕاگەیاندەکان لە پەخشکردنی ئەو دراما تورکیانی کە ئێستا هەندێک لە کەناڵەکان پەخشیەکەن تا چەندێک زیان و قازانجی زیانی حتاکە زۆرە سەری لە ئاژاوی لە ماڵە لە عیلا دروست کردووە کێشەی زۆر دروست کردووە یعنی زۆر بێتامیان کردووە کەناڵی تورکیانە بەڕاستی. ئەی بۆچی کەناڵی کوردی درامای تورکی پەخشەکە ئەمە ئارزوی خۆیانەوەی هەرێکەوە ئارزوی خۆیەتی لەبەر ڕێکلام و هینی خۆیان کەناڵەکان. پێت وایە ئامانجان چیە هەدەفیان چیە لەوەی ئەم درامایانە بۆ ئێمەی کورد هەدەفیان چییە؟ هەدەفیان هیچ تەنانەت دەنان نەمانی کووردا هیچی تر نییە بەرەو نەمانی کووردەڕ هیچی تر نییە کەس حەزی لەم درامە تورکیانە نییە. تۆ وەکو با بڵێن پیاوێکەوە ڕەنگە ئەزمونێکتە بێت قەچووی بۆ میوانی و ماڵەکە سەیری درامای تورکی کردی و تۆی فەرامۆش لە سەد چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییاتوە. پێت ناخۆش بووە هەست چۆن زۆرشم پێ ناخۆش بۆ و دانی ئیتر ئەمە ئارزوی ماڵەکە وا بووە حەزیان لە دراماکە بۆ تا میوانەکە. داواکاری لەو ماڵانە چیە کە میوانیان بۆ ڕوان وڵا داواکاریم لەو ماڵانە هەیە کە میوانیان دێواز لە درامای تورکی بێنن بەس ئیتر کەم لەسەر ئەم درامە تورکیانە بڕۆن یعنی خەڵکیان بێزار کردووە خەڵکیان بێتاقەت کردووە عایلەیشیان بێزار کردووە. تا ڕادەیەک ئێستا بڵێنی ئەو ڕازگۆییتیان نەماوە بە هەمویانە بەعامە بێڵێن هەر کەسێکە هەر لایەنێک هەوڵ بۆدا خۆی جوان بکە. حەزەکەم قسەم بۆ بکەیت لەسەر ئەو دراما تورکیانەی هەندێک لە کەناڵەکان پەخشیەکەن تا چەندێک کاریگەری با بڵێن خراپی هەبووە لەسەر کۆمەڵگەی ئەم تا ڕادەیەکی زۆر من ئەسڵەن لە ماڵی خۆمە هەمووی سڕیوەتەوە هەر کەسێکیش بێ سەیری بکات پێم قوبڵ نییە. کاریگەری لەسەر ڕێژەی تاوان لەسەر ڕێژی جیابوونی خێزانەکان هەبووە بەعامەیەتی جارە نەگەرێمە چۆن بڵێتی بدویسایە کەسێک مەسەڵەن خۆش بوێت یان شتێک زۆر بە ناڕەحەتی ئەو شتانە ڕوێدا بەس ئێستا مناڵی 14-15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یەت هەماشتی بۆ دووبارەکاتەوە. ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە ینی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی ینیش ئەو شتانە چێ بەڵام کە سەری ئەو درامایەکە فێرە بێ ئێمە خراپ گەلانێکی باش لەمانی بە خراپمان کرد. باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ وڵای هیچ سوز و قانجازێکیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجانج. چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییاتوە. ئێستا مناڵی 14-15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یەت هەماشتی بۆ دووبارەکاتەوە. ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژین ئێمە حەق نییە و فلیمانە لێدەن جاروە ساحەوی فلیمەکان نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەیان سێرە. هەندێک لەو کەناڵانە خۆیان لەسەر درامەکان وزن بۆ خوارد 15 ساڵ نابێت باشە ئەگەر بۆ خاڵ 15 ساڵ نابێت و زەرری هەیە بۆچی کەناڵەکە پەخشیەکە یان ئەو نووسینە تەئسیری هەیە لەسەرەوەی خوارد تەمەەن 15 ساڵ سەیری نەکات. دەوەڵ ناتوانانی بڵێتی ڕێگری لە مناڵەکە دەکەیت تۆ لەبەر دایک و باوکێکە داێنێ مناڵەکە لە ژوورەکە نەگەیشتەوە ڕادێکە و لە ژووری مناڵم جا کردو تۆ نابێت لەگەڵ ما بێیان شتێک باشە قەت بووە بچی بۆ میوانی لە میوانەکە خاون ماڵەکە سەیری درامای کردبێ و تۆی فەرامۆش کرد بێ هەڕەوەڵای ساحێ کەم ماڵەیە بڕێتە ژووری میوانی و جوانترین تەلەڤیزیۆن و گەورەترین شتی بۆ دانە ناوی هەستی چۆن بۆ ئەو کاتە کە تۆ چووی بۆ میوانی و ئەو تۆی فەرامۆش کرد و سەری دراماکەی کردو وڵات
وڵی زیاتم ڕۆشتی پێ بە تااقەتەبی ناخۆشە داواکاری چیە داواکاری وەڵی داواکاری چی بێوانەمە دەستی من و تۆنە من لێرە هەرچی بڵم هیچ شتێک ناکات هاوی لە دەستم بێت و بتوانم لە ماڵەکەی خۆما و ئالەکەی خۆما شتانە کە ئەڵێنی نایکەین ئەفۆ ئەو کەناڵانی کەوا فلیمی تورکی لێ ئەدەن بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی لەسەر خەڵک داناوە خەڵک یعنی فلیمەکە بینێ دوو سێ ڕۆژ دوای ئەوە تەقلید دەکات و لە بازاڕە خۆی پێنوێنێ کەواتە ئەمە کاریگەری خراپی هەیە بۆ ئێمە ئەو کەناڵانە کە درامای بابتەمان کانالەکە کوردیە درامای تورکی و بۆ پەخشەکان بۆچی لێجیاتی ئەوە ناچن فلیمێکیان درامایەک بێن کە لەگەڵ کۆمەڵگەی من توا بگونجێ لەگەڵ عادەت و تەقالی دێما بگونجێ ئامانجیان چیە لەم گەرەک و باسی کەم بەڕاستی ساتێ فلیمی ئێرانی هەیە بەڕاستی قسەکانیان ئەمە نەخۆشە هەر حەزەکەی گوێ لێ بگری حەزەکەی فێری قسەکانیان بی ئەمە هیچ یعنی خەسارەتێکی نییە ئەو فلیمانە بەڵام فلیمی تورکی یعنی تۆ کەناڵێکی کوردیت هیچ نەماوە لێدە ئیلا فلیمی تورکی نەبێ یعنی کورد هیچ شتێکی نییە ئیلا ئەوە نەبێ دۆبلاژی گا بۆ ئێمە و مناڵ و کچ و ژن و گشتی شتی خراپی لێوە فێر ئامانجی ئەو کەناڵە چیە ینی خۆ ئەو دراما ئێرانی کە دۆ باسە کرد ڕەنگە کولفێکی کەمتریشی تێبچێت بەڵام لە جاتی ئەو تورکیاکە ماوە ئامانجەکەی هەر ئەوەیە نەهێشتنی دینی ئیسلامە لە ناو کۆمەلگای کوردی ئێمە چونکە ئێمە هەر لە ئەساس و بە دینی خواوە پەیوەست بووین ئەمانە هاتون ئەو دینۆنەیەڵن ئەینا ئیسفادەی چییە فەرموو یەک ئیسفادەی فلیمێکی تورکی بۆ من بڵێ هەر کەسێتێ بڵێ من ئەو ئیسفادەم لێ کرد هیچ سفادێکی نییە سفادێک قەت بووە بچی بۆ میوانی ماڵەکە بە دیار درامایە کۆ دانیشت بن و تۆیان فەرامۆش کرد بێ عینەن ئەڕۆی بۆ ئەوێنە یا فلیمە تورکیە یا فەیسبووکە هیتە خۆ هەموو دەمەتەقەیە کوشتە گشتی بۆ فەیسبووک و فلیمی تورکی داواکاری چیە وەکو هاوڵاتیەک وڵی داواکاریمەوەیە بەو کەناڵێکەوە ئەو فلیمانە لێدا بشنەوە بە خۆیان ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژینێمە حەقنی ئەو فلیمانە لێدەن پێت وایە کاریگەری ئەو درامایانە لەسەر گەنج و هەرزەکان لەسەر ڕێژەی تاوان هەبووە بەڵێ بە زۆر عیلەیش هەیە یعنی تووشی کێشە بووە تەنانەت عیلە هەیە گەێت ئەو ڕادێت تواقداینی عیلەیشی تێکەوتووە ئەوە یعنی سیرەکەی ئاژاوایی ئەوە دروست کردووە لەناو خەڵکە لەناو عیلا لەناو خەڵکیان بێزار کردووە بەڕاستی ئەزیزانۆکو بینیتان ئەم پیاوە بەڕێزە باسیەوەیە کردکەوە ئەو دراما تورکیانی کە پەخشەکرێت ئەوەندە زیانی هەبووە ئەوەندە زەرری هەبووە کە ڕێژەی تەلاق و ڕێژەی جیابوونەوەی لە لای خەڵک زیاد کردووە بە جۆرێک ئێستا هەندێک لەو درامایانە خیانەتی زەوجی زۆرتیایە ئەم ڕێژەیە ئەگوازرێتەوە بۆ ناو کۆمەلگەی کوردیش بۆیە داواکارە یا ئەو درامایانە ڕابگیریان هیچ دەبێت خەڵک خۆی بتوانێت ڕێگە لەو درامایانە بگریانەی خاتە سەر ئەو درامایانە بۆ ئەوی بتوانێت پەروەردەیەکی باش و خێزانێکی بەختەوەر بەرهەم بهێنێت ئێمە بەردەوام بین خەڵکی زیاترە دوێنین ئێوەش بینەرما بن ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە ینی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی یانیش ئەو شتانە چێ بەڵام کەسەری ئەو درامایەکە فێرە بێ ئێمە خراب گەلامێکی باش لەمانی بە خراپمان کرد باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ وڵی هیچ سوز و قانجازێکیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجانج چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییات بوو دەزا مناڵی 15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یە تەماشت بۆ دووبارەگاتوە ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژینێمە حەقنی ئەو فلیمانە لێدەن جاروە ساحەڵ فلیمەکە نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەنسێرە پێت وایە ڕێژەی تاوان بەهۆی ئەو درامایانەوە ڕێژەی جیابوونەوەی خێزانەکان تەلاق بەهۆی درامایانەوە زیادەکە کاریگەری لەسەردانێت بەتەکید ڕێژەی ئەو تاوانانەی کە ئێستا هەیە زۆربەی زۆری مناڵەکانمان سەری ئەو درامایەکەن ینی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی یانیش ئەو شتانە چێ بەڵام کە سەری ئەو درامایەکە فێرە بێ
کە مناڵێک سەری فلیمێکە کەسێکە بینێت بە دەمانچەی کوژە یا کەسێکە بینێت پێ خاتە سەرمەلی و چقۆیە نەبێت لەوەی ئەمیش تەقلیدی بکاتەوە دووبارەی بکاتەوە لە ڕووی ئەوە زیانێکی زۆری هەیە و باش نیە. تۆڕ ئەچێ لەسەر ڕۆڵی دراما تورکیەکان کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەندێک کاریگەری سلبی لەسەر خەڵک داناوە؟ وەڵی بڵێم لە 1970 تاسیری هەیە لەسەر هەموو کۆمەڵگای کوردی خاستە. ئەو کێشانەی کە بۆ خەڵک لە ڕێگەی و درامایانەوەیەتە پێشەوە چۆنن یانە توانین شتێکمان بۆ باسکەی کە کاریگەری خراپی لەسەر خەڵک دانابێت؟ وەڵی من بە باشی نازان بێن بڕوونی کەمەوە بە تایبەت بڵێم ڕوونی کەم بە زۆر تەسیری کردووە بڵێن لە کۆمەڵگا زۆر بە تایبەتیانی لە زۆر شتێکە بڵێن لە هەموو بواردەکانەوە بڵێن. باشە قەت بووە تۆ بۆ میوانی بچی بۆ ماڵێک و لێ خاوەن ماڵەکە بە دیارێکی لەو دامانەوە دانیشت بێ و تۆی فەرامۆش کرد بێ؟ وەڵی زۆر کاتێک بەڕاستی. هەستی چۆن بۆ ئەو کات؟ وەڵی حەزم کردۆ لەو کادا بچمە دەرەوە یانی لەو ماڵە نەمێنەمەوە بەی شێوەیە. ئەو کەناڵانە کە کەناڵی کوردین با بڵین بودجەی کوردیان بۆ سەرفەکرێت دەسەڵاتی کوردی بۆیان سەرفەکە بۆچی درامای تورکی پەخشەکەن بۆمان ینی بۆچی لە جێگەی ئەوە ناچن درامایەکی کوردی بەرهەم بێن و سوودێکی باشتری بۆ خەڵکو بۆ کولتوری ئەمە هەبێت؟ وەڵی خۆیمان حەزەکەن بەرنامەی کوردیە بێ بەس ئەوەش پەیوەندی بەخۆیانوێ نازان بۆ هۆکارەکەی چیە نازان بۆیان نازان. داواکاری چیە وەکو هاوڵاتیە؟ وەڵی هیوادارم هەموو بەرنامەکان لەسەر کولتوری کوردی خۆمان بێت زۆری بێت یعنی خاصەتەن لەم زروفەدا کە یەکێکی وەکو تورکیا بڵێن ئێستا دوژمنی کوردە بەڕاستی حەز ناکەم بە هیچ شێوێک ببینین هیچ شتێکی ئەوان حتا سکاڵە هینەکانشە لە بازارە ئەو شتانەی کە ئەفرۆشن بە ئێمە لە بازار حەز ناکەین بە هیچ شێوە تورکی بێت. دەچێتەوە بەرژەوەندی وڵاتی تورکیا؟ بەڵێ لەبەر ئەوەی تورکیا دوژمنی کوردە. پێت وایە ئەو فلیمانە ئەو درامایانە ڕێژەی تاوان ڕێژەی جیابوونەوەی خێزانەکانی زیاد کردووە؟ بە تاکید چۆن زیادی نەکردو هەمووی چاوی لەکە ئەو بەیانە با بە محکمە تەلاقیدا وشێ بە محکمە تەلاقیدا لەسەر هیچ گشتی زیادی کردو و چاولێکەری. قەت بۆ بچی بۆ ماڵێک بۆ میوانی و ئەو بە دیار درامایەکەوە کاتەکەی بەسەر برد بێت تۆی فەرامۆش کرد بێت؟ بە تاکید زۆر دانیشتون بە دیاریەوە من هەڵسام و جێمێشتون. ینی ئازارت پێ خواردووە؟ ئارە وەڵڵا. داوت نەکردەوە کەناڵەکە بگۆڕن یان کەناڵەکە لا برن بۆی قسەکان؟ لەبەرەوەی چووە بە مێشکیانەوە کۆنتترۆل بۆ لە مێشکیانە دەرناچێەوە تۆ خۆت لە ماڵەکەی خۆدا دانیشە عیلە مناڵت بێ ئەلە کاکە گیانێمە ئەوە لێ دێنێتە کەیفی خۆ دانیشەوە تا دانیشەوە هۆدەی جیاز بۆ. داواکاری چیە وەکو هاوڵاتیەک لەو کەناڵانە؟ وڵی داواکاریمان چیە داواکاری ئێمە هەرچی داوا بکەین فایدە ناکە بە قیمەتی نییە ئەوان بە کەیفی خۆیانەوەکەن لەبەروی فەساد بخەنە ناو میلەتەکەمان چۆن کوشتن و بڕینیان قسە ناو میلەتەکەمان و سووتیان کردین ئەمانەوە بۆ شێوەی شەرسمان. ئێمە خۆمان چی بکەین خۆمان چیمان لەسەر پێویستە لە بەرامبەر ئەوانە بیکەنەوە کەناڵەکان گوێ بۆ ئێمە ناگرن ئێمە چی بکەین خۆمان ئەلمانیە بە هیچمان بۆ ناکرێ هەر ئەوەنە ئەزانین شەوە بێتەوە ڕۆژەتێ شەو تێوە ڕۆژە بێتەوە هیچمان بۆ ناکرێت ئیمڕۆ بە چی بۆ تەکرێ ئیمڕۆ بە هێز بۆ تەکرێ هێزی نیەت و هێز نییە کە هەڵی تەکێنی بڕۆ دیسە من تۆ دانیشتوی لێراناوە بینەکە داناوە بۆ من تۆ تارە من قسە بکەم کە قیمەتی چییە هیچ قیمەتێکی هەیە. ئایا درامای تورکی کە پەخشەکرێ بۆ خەڵک تا چەند کاریگەری لەسەر خەڵک داناوە؟ ینی مناڵی وامان هەیە ئێستا ئەسڵەن هەر نازانێت دەمانچە چی ینیش ئەو شتانە چێ بەڵام کە سەری ئەو درامایەکە فێرە بێ. ئێمە خراپ لەلامێکی باش لەمانی بێ خراپمان کرد. باشترین شت ئەم درامانەکەوەیە کە بە یەکجاری ڕابگیرێ. وەڵاهی سوز و قانجازێکیانەوە بگرە زەرەیشان زیاترە لە سوز و قانجانج. چەندین جار ڕۆیشتم بۆ ماڵان دانیشتون بە دیاری ئەم فلیمانەوە و میوانیان ئێمال کردووە تا فلیمەکە کۆتاییات بوو. ئێستا مناڵی 14-15 ساڵ ئەبینی ئەبیسین لەم لا لەولا ئەوەی کە لە فلیمەکەی بینێ یەت هەماشت بۆ دووبارەگاتوە. ئەمە ناو کۆمەلگایەکی کوردی دینی مسلمانانە ئەژین ئێمە حەق نییە و فلیمانە لێدەن. جاروە ساعت فلیمەکە نایبینم ساعت 12 خۆم پیاکەی بۆ بەیانی سێرە. ئەو کەناڵانەی کە درامای تورکیمان بۆ پەخشەکەن تا چەندێک زیان و زەرەریان بۆ کۆمەلگای ئێمە هەبوو؟ وڵی کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی مسلمانە کۆمەلگایەکە حەزی لە بەدڕەوەشتی و شتی خراپە نییە یعنی ئەم درامانیشە کە دایە بەزیێنن
کەناڵەکانی خۆمان دەرامەکە لەگەڵ عرف و عادەتی میلەتی خۆمان ناگونجی بعد شتی هاتیە جوان نییە بەنسبەت خەڵکۆ بۆ ئیسلام کاریگەری خراپیان هەبووە لەسەر ئێمە هەیەی تقریبان خەڵکەیە لە هۆی ئەوە لەوانە تووشی کارەسات بوێ لەوانەیە ژنی تەلاق داوێ ژنەکەی ڕای کردوێ پیاکەی دەرکردوێ ئەمستانە ڕوویدا لەو دەرەمانەوە دروستەوە شتان باشە ئەو کەناڵانە بۆچی لە ژیادی درامایەکی باش ئەو درامە تورکیانەمان بۆ پەخشەکەن ئەوە ڕێی خۆیانە من ناتوانم یعنی کەس بتەهەم کەم بڵێم بۆچی ئەوە بۆ واکەیتەوە وا ناکەی ئەمە ڕێی خۆیانە و خەڵکی شەزانێەوە خۆیشان نەزانن داواکاری چێت وەکو هاوڵاتی داواکاریم ئەوەیە هەچیشتی باشەیە بۆ میلەتی کورد بکرێ من ئاواتم ئەوەیە میلەتی کورد بە سەرفرازی و بەڕێک و پێکی و بە ئێحترام و بەڕێزەوە بەناو خۆیان و مێنێتەوە لە دەریشەوە بمێنێتەوە زۆر چاکتیەکە ئێمە ڕێز لە خەڵ بگرین خەڵکی ڕێزمان لێ بگرێ لە دەرەوە زۆر باشتێکە خۆمان ڕێز لە خۆمان بگرین و من ڕێز لە تۆ لە ئەو لە ئەو ئەمە جوانترێکە بۆ میلەتەکەمان ئێمە میلەتێکی مسلمانی میلەتێکین چەساوی چەنەها ساڵی میلەتێکین چەند جار ینی چەساوینێتەوە لە دوای ئەوە بە کیمیایی باران کراوین ئەنفال کراوین چی کراوین ئیتر ینی سەرگەردانیمان زۆر بیناوە ئابوای ئێمە وەکو ئایلێک وا بواین هەموو میلەتی کورد هەچوە پارچەکە دیفاعمان لە یەک کردایە خزمەتی یەکتریمان کردایە کچی من خزمەتی کچی ئەوانی کردایە کوڕی ئەوان خزمەتی کوڕی ئێمەی کردایە ئێمە دایکان و باوکان خزمەتی دایکوان باوکانی ئەوانمان کردایە پارچەکانی ترمان کردایە نەک ئێمە دژایەتی یەکتری بکەین لەبەر خاتی دوژمنەکەمان پیان خۆش بی درامای تورکی لەگەڵ ئێمە گونجێت کللتور و عادەتی ئێمە زۆر دوورن زۆر دوورن ناگونجێت بۆچی ئەو کەناڵانە خۆ کەناڵی کوردی بۆچی درامایە گەهێن کە لەگەڵ ئێمە دوورە یان ڕەنگە بە زەرەریش بشکێتەوە بۆمە ئەوە ناز بڵێم چی عن بەڕاستی دوورن لە ئێمە شتانە بەڕاستی چانە کەناڵ هەیە ئەو کەناڵی وا هەیە درامە هەیە زیاتر لە 500 هەڵقەیە ئەمە تۆ ئەمە داوێنی چیت ئەمە نانی درامە یاخود ئەمە نانی فێربوونی کەلتور لە ئەوانەوە قەت بووە تۆ بچی بۆ میوانی و خاون ماڵەکە سەری درامای کردوێت تۆی فەرامۆش کردبێ هەیە بەڵێ هەستی چۆن بۆ ئەو کات زۆرم پێ ناخۆشە تۆ بۆ ئەو شووی لەوێ ئەو کەسە سەیری دراما بکات یامۆ شووی لەوێ کاتێکی خۆش و بەدەمەتەقە وەکو جاران بەسەری بەرە خۆی لە ڕاستێتەوە بۆ دەمەتەقە ڕووی نەکەوەی کە بۆ سەیری دراما بڕیت من خۆمێکێکم لەوانێکەوە زۆرم ڕقم لە درامای تورکیە باوەڕ بە قەت سەیریشی ناکەم بگەگەر بتوانم هەنێ جار ڕۆم کە لە ماڵەوە سیرەکەم کە درامایە یەکسەر ئەی گۆڕم حەزم لیان نییە زۆرم بەڕازی لەم کاتێشە زیاتر ئەو نێترا داواکاری چییە؟ داواکارم ئەوەیەوە ئەم درامە تورکیانە هەر بە تەواوی ڕابگیرە هەر نەمێنێ ئەسڵ بوونی تورک بۆ ئێمە چی سپادێکیە جگە لە زەرە هیچ سپادێکی تری نییە ئەمە جۆرەك لە تاوان زیادکردن چونکە کە مناڵەکە سەرێکی ئەو دراماکە ئایبینێ دڵداریتیایە چەنە شتیتیایە ئەکرێت ئەویش دوواکە خۆگرێت ئەو ئیشەیە کاتو بیری لێ ناکاتنەوەڵە هیچ کاتە بیری لێ نەکردو بیریشی لێ ناکاتە چونکە ئەو مناڵەکە 17 ساڵی پڕ نەکردوەوە 10 ساڵە ڕۆ سەرێکی ئەو دراما تورکیانەکە و ئەو تەقالی دوینەی ئەوانەگرێت لە هەندێک لە درامەکانە کەناڵەکە خۆشیە نووسی ئەم درامایە بۆ خوار 5 ساڵ نابێت باشە ئەو نووسینە هیچ کاریگەری لەسەر مناڵی ئێرە هەیە هیچ کاریگەرێکی لەسەری نیست چونکە دایک و باوکەکە دانیشە سەیرێکە ئەویش سەیرێکە و تاوە دایک و باوکە زانڵێەوە سەر مناڵەکەی خۆی ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر ڕۆڵی ڕاگەاندن و کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەت ئەوانی کە درامە تورکیەکان پەخشەکەن هاوڵاتیان پێیان وا بوو ئەو درامایانە کۆمەڵێک کشت بەرهەمێنن کەوا زەرەر و زیانی بۆ خانەوادەکان هەیە وێ داواکارن هەرچی زۆ ئەو درامە تورکیانە ڕابگیرێت بۆ ئەوەی کەمترین زیان بە کۆمەلگەی کوردی بگات ئێمە بەنامەی تۆمان کۆتایی پێێنە تا بەنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خۆتان لەگەڵ